ڕێبەرین جڤاتە سیناتۆران داخوازێژی کۆنگرسی و کۆش کاسپی دیکەن لەسەر بلندکردنا ئاستی قەرزان لە هەف بکەن. کەمال کلژداروگلو نامزەتی هەڵبژاتنی سەرۆکاتی سۆزدا دەنگدەرێن کورد و دێ ئاشتیە بینە تورکیە. و ئیرۆ بیرەوەریا 30 ساڵیا ڕۆژە جیهانیە ئازادیە چاپەمەنیە تێپیرۆزکردن. دەم باش بخێر هاتن بەرنەمەک دیە کورد کۆنەکشن ji dengê ئەمریکا li Washington. Mitch McConnell serokê kêmaniyê di encûmenê sînatorên Kongresa Amerîkî da dibêje pêwîst e serok Joe Biden û serokê encûmenê nûêneran ê Komariyê Kongresê Kevin McCarthy rêk bikevin li ser bilindkirina astê qerzên federalî eger hikûmet bixwaze li çend heftiyên dahatî rêgiriyê li nedana qerzan bikin. McConnell got jî ev peyamê min e ji bo kombûna Koşka Spî û ez bawer dikim li hevhatin rêka çareseriyê ye. Yasadanерên komarî dixwazin xerciyan kêm bikin li beramber bilindkirina astê qerzan û dibêjin arasteya nihaya bûceyê neseqamgîr e. Serok Biden û Demokratên Kongresê dixwazin sunûrên qerzan bê çi merc bilind bikin û divê her bijare û dibêjin jî divê her bijareyek sebaretxerçkirina hikûmetê babetê giftogûyên cuda be ne biyanûyek be ji bo dîlgirtina حکومتی. بالیخوا و چاک شومر سروکی زورینه انجمن سیناتوران رخنه لپروژه یاسای سنوردار کرنا قرضان آکوماریان پسند کری گرتیا و دبیجا پیوست هر دو عالی پروژه یاسای که پاقش داره جن جبوگو پیگ و ریل پیش آلوزیان بگرن بری دمی گرینگی پسند کرنا بودجه نحوزیرانی لبرانبر مترسین ندانا قرض حکومتی لیکی حوزیرانی سلوک جو بایدن بانگا چار سروکین سرکین کنگرسی کریا جبو جوینا که لکوشکاسپی جبو دانستاندنان لحفتیا داهاتی لی بایدن و کوماری حتا نها ریک نکفتنه لسر هندی که دانستاندنان لسر چی بکن؟ دموکراتین کنگرسی دخوازن سنورین قرضان یان قرضان بلند بکن. هفدام وزیر خزینه امریکی جانت آلن هشداری دا کو اگر ریکاتن لسر پرسا قرضان نهاد کرن دمی ما کدا ولات دی بوجه یان بوجه ولات نامینه. وەزارەتی خەزیانەی ئەمریکا جارێک تر داوا لە یاسادانەران دەکات شتێک بکەن دەربارەی ئەو قەرزەی کابڕەکەی 31.4 تریلیۆن دۆلارە. لە ساڵی 1970 ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بە بەردەوامی خەرجیەکانی لە کاتی خۆیدا داوە دەبێ بەردەوامیش بێت. وەزیری خەزیانەی ئەمریکا هۆشداری ئەوەش دەداتە کۆنگرێس کە دوا دەکەوێت لە دانی ئەو هەموو قەرزانەی لەسەریانە تا سەرەتای مانگی شەشی ئەم ساڵ ئەم خەرجیانە بوونەتە مای بەرەنگار بوونەوەی بەردەوامی نێوان کۆشکی سپی و کۆماریەکانی ناو کۆنگرێس. سەرۆک بایدن هەڵوێستێکی تون دەگرێتە بەر و داوا لە کۆنگرێس دەکات بەبێ مەرج ئاستی قەرز بەرز بکاتەوە. ئێمە خەرجەکانمان دەدەین و دەبێت ئەو کارە بکەین و بەبێ ئەوەی ببینە بارمتەی هەندێک لە کۆماریەکان لە کۆنگرێس. بەڵام دەرگای و توێشکردنیشی کردووەتەوە دەستی بۆ مەکاریسی و سەرکردەکانی ئەنجومەنی نوێنەران و ئەنجومەنی پیران بردووە و لە کۆشکی سپی لە نوێی مانجی 5دا کۆ دەبنەوە. بابەتەکە بخەرە سەر مێزی گفتوگۆ با پێت بڵێم خەڵکی ئەمریکا ناچن بوەستن بۆ خانە نیشینی کە نەزانن چی ڕوودەدات. ئەو دانیشتنا کە کەمتر لە هەفتەیەک ڕوودەدات دوای ئەوەیە کە کۆماریەکانی ئەنجومەنی نوێنەران قەرزەکان پەسەند کرد کە ڕێگە دەدات بە زیادکردنی قەرزەکان بە ڕێژەی 1.5 تریلیۆن دلار. پرۆژە یاساکە بەڕێکرا بەڵام ئەو زیادکردن لە هەمبەر نزیکەی 5 میلیارد دلارە حەقی تێچوونی پارەی سەرەتایی بودجە. لە نێویاندا کەمبوونەوەی تێچووی قەرزی قوتابی و پرۆگرامی جنگاوەرە دیرینەکان و بودجەی قوتابخانەکان. سەرۆکی ئەمریکاش ئاگایی دەدات ئەگەر ئەو قەرزانە نەگرێتەوە بە شێوەیەکی ڕاستەوخۆ کار دەکاتە سەر خێزانە ئەمریکیەکان. دەبێتە مای نرخێکی بەرزی سوود هەروەها بەرزکردنەوەی نرخی سوود لە بوارەکانی دی وەک قەرزی خان و ئالێرەدا ئەو خەڵکەی کار دەکەن و ئاستی مامناوەندی و خەڵکی بەتەمەنن باجی ئەوە دەدەن. ئەنجومەنی نوێنەران 12 ڕۆژ یاسایی لە مانگەدا بەدەستەوەیە. ئابووری زانان هۆشیاری دەدەن کە دواکەوتن لەوانەیە ئەمریکا و وڵاتانی دی بخاتە پاشەکشەکردنەوە. یحیا بەرزنجی دەنگی ئەمریکا بۆ راپۆرتی جەستین فینچ لە واشنگتنەوە.
چند روژن ولاتیان ترکیه لدرفه ولات دنگی خود دن هلبجاتین سروکاتی و نورین خواه جبو پرلمان ولاتی جروجا سیه مها چار ورا یعنی مها نیسانی صندوق دنگدانی هاتنه وکرن لامریکا جه ناوندی نیویورک پیامیر دنگی امریکا سینان توش دمیر افراپورت شاندیه. لامریکای 134,245 ولاتین ترکیه لنه جهین جدا لناوندین دنگدان دست به دنگدانی کرن. دوی چارچوبه داجی 49,188 هلبجارین کل قنصلخانه گشتی یا نیویورک قید کرینه جبو دنگدانی لپیشی قنصلخانه ترکیه دکوین رزی. لباجار نیویورک دنگداین حتی هفته گلان و بردوام بکه. بگمان افل بجارتن پرگرینگه و که امجی جوالاتیان بپرسن کچه دفکرن. هل بجارتنا ایسال جبو devlet همه پرگرینگه. از گوهرتنه که مزن هم جبو دموکراسی همه و هم جبو کمارپریزی همه هیوی دکم. از باورم کو هر تشت و پرخوش به. ده هلبجارتنا حزیران 2018 دا هجمار هلبجارین ترکیه ین آمریکای 106,228 کس بو. لیرو اف هجمار درکتیه 134,245 kesan o denk dardı bejin ev jibo guhartini denk dedin. Şu anki durumdaki em divê rewşan niha da hezir dikin guhartina bibînin û ka em çawa dikarin bi awayekî cuda berdewam bikin. Me dengê xwe ji bo xwe û bû bi xêrtiriyê da em berew pêşerûjê ji xwe bi bawer diçîn. Welatiyek din jî got ku ew hez dikin ev hilbijartin pêşiya herikandina xûnê bigire û aboriya Tirkiye baştir bike. Ve oldukça önemli bir seçim, tarihi bir seçim. Ez bêguman li hêviya guhartinekê me. Ev hilbijartineke dîrokiye. Rewşa aborî li Tirkiye daketiye asteke gelekî xerab û ev jî her kesî bi fikar dike. Kî were bila were rewşa Tirkiye heta 10-15 salên din jî nayê guhartin. Hêjeyê gotiniye ku di hilbijartina 2018 da li Amerîkayê CHP ji 149 deng wergirtibû û bû partiya yekem. Her oha HDP jî ji 120 deng wergirtibû û bû partiya duyem. Sinan Tunçdemir dengê Amerîka New York. لدرسمي كامبينا هالبجاتنا شاب ريفدجا نهار راسا خاج جور خلجان فارقين باميرا دنجي امريكا بمره خاج دم باش يعني متخاز ميزانن لدرسمي تشاوا كامبين تي بريفاتشون ياك يادويجي ام زانن كو باجار بري چان سالان دشارن 2015 و 16 دا گل كي برزيانا مازن كتبو وينا چندي كاريگري لسر وان هالبجاتنا هيا. بله دم باش داخل نها وكي يكون بش بجد بينن أزنا لميدان سيد رزامة وزان سيد رزاشي يكش بيشنجي بويرن 38 بو وجبوي خلق درسمي پر بيروزة لبدرا امتقارن بيشن كو هالبجارتن نابرا بارتيا جاليا كوماري و بارتيا چپا كستا دچ جبركو د اصل خود اون زانن کمان کلشتروغلوش اصل بنمال درسی میشخو وکی پیروت ناسکرن جبرکو مالبات کا پیراته جبو سر کوماری به گمان شخو هر کس بدرا یعنی راضی بنا خودین زمان ده بهشون کو انا او زیانا کو 20 ساله دا ترکیه چبیه Kemal Kılıçdaroğlu مرۆڤێکی دروست و ڕاستە بەکی بەخێراوی دیساهینکی تش چارەسەر بن هێویەکی هەیە هێویان تایبەت ji bo guhertina hikûmetê heye û hêviya wan ji Kemal Kılıçdaroğlu pir zêde ye lê di alî parlamenteriyê de û dizanin piştî ku hinkî sîstem hate guhertin li ser mesela hejmarê bû berê ji Dêrsimê dehev parlamenter dihatin hinartin ji bo parlamentoyê niha hejmarketiye yekê tenê parlamenterek dişîne Ankarayê ji ber wê sedemê CHP û ez karim bêjim Partiya Çapa Kesk li vê dera li ber hevdûne tiştê ku îro diroje em li Dêrsimê tiştê ku em dipirsin zêdetir yani dengê ji alî parlamenteriyê ve Çapa Kesk li pêşî xuya dike lê xelq ew dibêjin dibin yani a muhîm ev hilbijartin e a muhîm divê ku dengê me karîger be ku ev hikûmet were guhertin ji ber wê sedemê ez dikarim behsa kampanyeka pir zêde ji bo parlamenteriyê bikim lê bi yekdengî diyare ku Dêrsim ji xwe ji bo Kemal Kılıçdaroğlu deng bikarbînin û wekî te ew mijarek te gote jî helbet gelek pirsgirêk di salê 2015-16 vê dera jî çêbû kayyum dabûn ser şaredariyan vê dema dawî ana ji Partiya
لبدر کمونیست فاتح مهمت ماتشولو شاره داره لیبکی دی امتحان می‌جنگ پرسکری که هری سرکر بدر داخل جهر تشتی زیادتر بیکاری خورتو کچانه در ناف 3 سال داده گوتون نزدیک 5000 گنج جویدار کوچی کانادایی کرده یعنی راستیجی روزه و ویدرال سر بیکاری دچست کار می‌بینیم. بله. من دخواست از بزنم یعنی لور خالق بری چند روزان بری هفته که چند خالق هاتن گرتن لور خالق هاتن گرتن درسمی روزنامه‌وان هاتن گرتن او اگر آگاهداری روشا وان کسی گرتی و توانا نزدیکی وکو کس. بله. الی درسمی روزنامه‌وان نهاتن گرتن لی هر جاره که دما اپراسیون شده بر سر پارتی چپا کسی چه بود از بارت من بدرجی چند اندامان هاتن گرتن لی وکی دی تو دزانی دنوا هفته که دو جاره پیلا گرتن چه بود و دنوا هفته که دا بود 6 روزنامه‌وان تین گرتن دو ایواره جی دی سال آنکاره اپراسیون که دست فکر بموزانن دو ایواره او کسی 19 کسی که هاتون دست سر کردن لآنکاره درکت محکمه وان محکم دیسا به همان هجتی به هجت اندام تیره خصنا ترور سادات یلماس ادیتور آژانس مزوپوتامیا و دیجله مفتوغل هفسروکا کومالا روزنامه‌گرین دیجله فرات مخابن هاتن گرتن از خودم دست نشان بکم یعنی کومالا دیجله روزنامه‌گرین دیجله فرات به هفسروک ماجبر کو سردار آتانجی بریا یازم هات بو گرتن از کارم بهشم کدنا و سال کی دا بو 30 روزنامه‌گرین وان آژانس گرتن و سخویات کو تایبت زاتک گران هیان البته مع راپورت هنا لسر تایبتجی بیرویا 30 سالیا کو ایرو روجا آزادیا چاپمنیا خرجا فاقین جدیر سمی به مره بو گل کی سپاس بربجارين سروكاتية لتركيا تشدكن دهو بيرم زان كمال كرجدار أخرى لواني بو سوزدان كو أوي آشتية بينا ولات لي بقشتينها تشتبها أوزدم يساك الاستوديو ماده أوزدم بخير هاتي بربجارين سروكاتية ده كابينا خو إيرو چابره و برنچه براستی هر کو روزا هلبجارتنه یا چارده گلانه نیز به داخل امد بینن کو هم بربجارین سروکوماریه هم جی پارتین سیاسی بخه لقادم پرترتین دیتن به میتینگان به وکرنین اوفیسا به گوتارین خو و به مشین خو ای روزی سروکوماری نها و بربجاری جارکتن سروکوماریه رجب طایب اردوغان اول بajare Rize'ye axaftınek o mitingek bike Kılıçdaroğlu ji nezeviye evel bajarekdin bileksi yani deryaya reş ba axfesino pe kupernezi heven her vaha hevseroka HDP Pervin Buldan le Erzurum'e xınısı دماغ برنامه بردوام دکه که آنها دا آخفه و پارتیان سیاسی یندنجی بگل سرو ببرینه سرو که پارتی سعادتشی لآمده میتینگه دکه یعنی لهمو قدان اولو باجارن ام چالاکی گرینگ او زیده دبینن بس و آخ پارتیش بو گوتین این کلشدار اغلو لوانی چی بون دماغوتی اوی آشتی بینه براستی میتینگا لوانه گله گرینگ بو جبر کو CHP de salin 20 salin davide mitinge gusa gırse pek naimni bu o gelek pişvanin partiya HDP ya ji partiya çepya keskşi ba alin xwe beştar bu bunku pişvaniya xwe bo Kılıçdaroğlu Diyarbakır iro ve bersiv ya ji bertek endamı AKP li her vaha vezir navxoye Türkiye Süleyman Soylu da axaftına xwede bertekek tund nişanevi yekeda u got jiberku hevjina şarederi İstanbul'u İmamoğlu jil beştar bu u de mitingede nişana serkeftine ku em hemuzanın yek tiştek sembolik cihani yekri bu le Soylu got ku ev nişana PKK'ye u beve yeke u jiber alin HDP u partiya keskiya CHP xeyadike ku ev tekildar terörine u pişvaniya teröre dike. Opozisyon jiddi birja Erdoğan digal Öcalan çizda. Yani ne aud civini dika le AK Parti dixwazi yani Erdoğan dixwazi danışandan bu Öcalan rabka ne demek ki opozisyon di birja ku يعني AKP دي بيجا اوبوزيسيون بهدف را هفكاريه ديكا وريكاتنك بشارتي هيا تا چدي اف بيام راستن براستی اف گوتارن کو کی به
Öcalan ra hevditin de ki yaji ki danustandı nadı ki her kuduçe de gotaru nikaşen hilbijartınan u berbijaran de zeyde dibin. Le iro hejaye gotune ku ofisa parazvanin Öcalan ofisa hukukat sesale jera te gotun dahuyaniyek niviskin dan serve nikaşan gotun ku her ku hilbijartın nezik dibin berbijar u partiyen siyasi jibo berjevendiya xwe u jibo desxistina dengan Revşa Öcalan u va gotaran bikartinin emveyeke kabul nakin jiberko zedetiri 2 sale ne malbata Öcalan u ne ji parazvanin Öcalan tevi hemu hevildanin xwe em nikarin jiber tecrid ser Öcalan me em bibinin ev bin pekrinek giringe u emveyeke kabul nakin. و نای پشتراس کردن کار راسته. نه وی راسته تشکرن اف ناین پشتراس کردن. مظلم سپاس. گلک سپاس داخل. بر بجاری هف پیمانیا نتویی کمال کلشدار اغلوکو هف بندیا کدو آزادی جی پشتوانی لوی دکا بجداری جوینه کا گرسیا وانی بو کلشدار اغلو سوز دانکو او دی آشتی بین ترکیه. راپورتا پیامی دنگ امریکا عارف اصلان جوانی. بربجار سرکوماری کمال کلشدارولو پشتی میتینگا باجار آگیری در بازی باجار وانه بو. رونشوان باجار وانه اولسر جهده مراشی به آلین ترکیه پارتیا چپا کس و پارتیا گلا کوماری CHP پیشوازی کرن. دبکو CHP جارا اول افقاز میتینگی که مزن لوانه لدار دخه. کلشدارولو گوت کو او پزگریکن رونشوانان باشت زانه و سوزدا کو او ده آشتی بین ترکیه. Dünya kadar sorun var biliyorum. Ez dizanım, qasê dinyayekê piskirêkên me hene. Ez piskirêkên we hemiyan baş dizanım. Belê bo mirovên vî welatî sozekê min heye. Ez ê aştiyê bînim vî welatî. Ez ê aramiyê bînim vî welatî. Ez ê biratiyê bînim vî welatî. Li vî welatî êdî kesek ji ber nasnama xwe nayê cuda kirin. Mirov mehluqê herî bi qîmete ku xwedê afrandiye û ew jî li ser serê min cihê wî heye. Kılıçdaroğlu balkişan ser diyarkirina kayûmên li ser bajarvaniya û got ku ew ê dawî li birbêkirina demokrasiyê bîne. Demokrasinin ayaklar altına alındığını da biliyorum. Ez dizanim wan demokrasî jî xistiye bin piyan. Ez dizanim kesên ku bi hilbijartinê hatine bijartin ji peyvîra xwe hatine dûrxistin. Em ê wan hemiyan çareser bikin. Ez soz didim we. Ew pergala ecêb ya qayûman em ê hemiyan jî holê rakin. Di nava girseha mîtingê de hejmarek zêde alîgirên Partiya Çepa Kesk jî hebûn. Wan gotin ku ew dê bo parlamenteriyê dengê xwe bidin partiya xwe û bo hilbijartina serokkomariyê jî dengê xwe bidin Kılıçdaroğlu. Oyun me Yeşil Parti'na ama me bo Cumhurbaşkanı Kılıçdaroğlu. Ama zulma ve xelas bin. Artık basa 22 sal madde kim için? Daha xaziyama avli hafzu zina ve neberdani. Barış çebin, adalet çebin, hak, hukuk, adalet çebin. Ama Yeşil, Ra'yı Xwatan Yeşil Sol Parti'de ama Cumhurbaşkanı adayı Medan Kılıçdaroğlu. Destilata Tirkiye ji 2002 ver ve bin destê serokê Partiya Dad û Pêşvebirinê AKP Recep Tayyip Erdogan daye ku ew di heman demî de serokkomarê jî. Berbijar dibêjin ku êdî bese û divê guhartinek çêbe. Tayyip Erdogan ekbeş xelas kiridî. Em adalet dixwazin. Em depremê de hatin. Em zor meydane. Kalk tiştek yaliyê me nekir. Em kira xalqê dane kira me bilene neda. Em hez dikin bo berdin. Li Tirkiye yek ji pizgirêkên sereke jî aborî ye û hilbijêr bawer dikin ku eger Kılıçdaroğlu were desthilatê krîza aborî jî dê were çareserkirin. Em bin dest bin em îdara xwe nakin îştine darê mişkan hebene hezel metal bêjin. Verê wala. Hêjayê gotinê ku di hilbijartinên 2018 da li Wanê ji 8 parlamenteran Partiya Demokratîkan Gelan HDP 5 AKP jî 3 parlamenter destxistibûn. CHP ji vê hilbijartinê hêvî dike ku ji Wanê herî kêm 2 parlamenter û bo Kılıçdaroğlu jî herî kêm 70 ji sedî deng wergire. Arif Aslan, Deng Amerika.
واشنطن بەرنامەیەکی هەفتانەیە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت. من بەڵێن ساڵح هەموو ڕۆژانێکی هەینی لەگەڵ پسپۆڕاندا تاوتوێی گەرموگورترین بابەتی ڕۆژ دەکەین لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە. لەگەڵمان بن. ئیرۆ سەی مەها پێنج گوڵانی ڕۆژە جیهانیە ئازادیا چاپەمەنیە. لە ساڵە 1993 ئەف ڕۆژ عالی نەتەوێنی گرتیڤە هات دەست نیشانکردن ji بۆ ڕۆناهی خستنی لەسەر گرنگیە ڕاگەهاندنی وەکا پەنجەرەیەکی ji بۆ مرۆڤن ji بۆ ku mirov xweşiyê ji mafên xwe yên dî bibîne. Duruşmê tewerê ev saliyê bîreweriya sî saliyê ya vê ragihandina nifrînteweyî pêkhatiya ji daraştina mafan û azadiya raderbirînê wek tevger ji bo hemû mafên dî. Ev tewer nûneratiya baweriyeka ilhambexş e ji bo paşeroja mafên mirovan di rêka karê rojnamevanan û berevvanên azadiya axiftinê de. Serokê beşê azadiya raderbirînê û silametiya rojnamevanan li rêxistiya UNESCO radgehîne ku 85% ji xelkê cîhanê li pênc salên borî rastî rêgiriyan bûne buarê azadiya kombûn û azadiya raderbirînê de. Li gora hejmarên netewênî girtî jî di sala 2022 de bi kêmî 76 rojnamevan û karmendên mîdyayê hatine kuştin. Mixabin li gelek welatên cîhanê rêgirî li wan azadiyan têkirin û rojnamevan mîdyakar û berrevankariyan berrevanên azadiya derbirînê rastî zulm û zordariya rejîmên desthilat dibin. Tirkiya yek ji wan welata ku gunehên mîna tawanên tîrorê dê xestoyê rojnamevanên serbixwe bi tenê ji ber karê wan diwarê ragihandina rastiyê de li gora dezgehên nêfneteweyî. Di demê salekê de 91 rojnamevanên Kurd li Tirkiyê rastî astenkirina binçavkirin eşkencedan û zîndankirinê bûne. Tirkiya par welatê ji mara 149 bûye ji lîsta 108 welatên ku serederiya xirab ya tund digel azadiya çapemeniyê dike. Ev sal pêtir di listê de hatiye xwarê û bûye ji mara 165. Ji bo em li vê roja taybet ronahiyê bêxin ser astenkirina azadiya çapemeniyê li Tirkiye ve em mêvandariya Qadir Esen weşankar û xwediyê rojname xwebûn dikin. Ka Qadir dem baş spas ji bo demê we yanî ji bo wan raportûwan jimarên rêxistiyên nêfneteweyî sebaret rêzbend yan lista welatên ku xirab mamelî û serederiyê digel rojnamevan dikin û azadiya rojnamegeriyê Tirkiye hatiye xwar bûye welatê 165 ji nav 108 welatan. Ji bo vêna tu çi dibêjî û bitir ji ber çi ye? Belê destpêkê spas dikim wekû we jî niha berî ku mava xaltinê bidine min ji bo wekî berfireh qala rewşa çapemeniya li Bakurê Kurdistanê û Tirkiyeyê kir ku li Bakurê Kurdistanê û li Tirkiyeyê rojnameger nav çi şert û mercan de dixebitin ji ber şert û mercên ku rojnameger têde dixebitin azadiya çapemeniya ango em bêjin derfetên ku rojnameger lê dixebitin roj bi roj qels dibin û bi vê qelsbûnê re jî zext û tohdiya desthilat AKP MHP al ser rojnamegeran zêde dibe ku ev jî dibe serdem rêja Tirkiye a azadiya çapemeniyê li nav sazî û dezgehên cîhanê ên ku divê derbarê de kal û xebat dikin ku dakevin hawe qalkin ku ji nava işte welatan da daketiyan 140 welat yani li gorî min ev hejmar jî zêdeyê Tirkiye lewre rastî jî êdî hatiye wê astê ku li Tirkiye û Bakurê Kurdistanê rojnameger nikarin karê xwe bawekî azad bikin yani niha li Tirkiyeyê çapemenî ji sadî not dibin kontrola desthilat AKP û MHP de xizmeta wê dikin hem bi televizyona hem bi rojnameyan hem bêjin bi kovaran û dîsa radyo jî bi heman hemû cüreyên çapemeniyê dibin kontrola AKP û MHP de ne tenê çend sazî û dezgehên cuda ango em bêjin sazî û dezgehên muhalefetê ên Tirkiyeyê ku dijî vê yekê xizmet dikin hejmarên destat hejmartin mane lê çapemeniya Kurd dijî vê yekê taybetî çapemeniya azad dijî vê yekê dixebite û li ser xeta ku
ترکیه تشتیکو دقوم باوای کی آزاد را گشتی ترکیه و کردستان را گینه أنا ويبرز بكنا كلام. بالي كقادر من تخص بزانم يعني حكومات برسفا وان رابورتين جهاني ده ريخستين جهاني ريبورترين بسنور ريخستيا برفاني جروجنا مفانا حكومات برسف ده دي بيجا شما افروش وسائل تركيا بتاعي بدجي لبرامبر ازادي راغاندنو تشابامنيه بله نه هکه کو حکومت هنگام بیشن دولت برسوا وان راپورا بدانا باورم افزخت اوکیم بونه یعنی اول خو مکول باتنا کوتنا کو işte سازی و دزگه نامنتوی این روزنامه‌گریه مدوان رزان ده نشان لوله ما بس من اول يعني وان نابجن کو او رابورتنا راستن حكومت نابج کو رابورت ازباب ما ويك يعني بیشن راپور تنا آشکار کرد جل حکومت ترکیه و نه قبول کرد و که خدمت که پارتی مرکز ترکیه کرد. بله که قادر نظام اگر کشا سکایپ اتها بله کشا بس با اسیدانم خراب باج بنها رخصتين جهاني لقرتنو ودس سركرنو وبنشاف كرنا روجنا مفانا وخلكي دنجي لفار روجين بوري لشان شاربين شش روجين بوري خو كريا خوي يانا طيب اجي رخصتني جهاني بعض دكم كيكي قادر دسكاري سكايب اخوانكي از بعضكم نها اگر بزانم سكايبات تشاوي ام بزانم الكاربن بردوام بكن يانا كيكي قادر مخابن بيونديها ديقال بريز قادر هاد برين كو او بخوا خوادي وشانكاري روجنامه اخوان خوابون بو كو بمره بالراس وخام بالي ام ديسان مع رابورت حنا جيهين دي بتاعي بدجي مع جسوريا رابورتان لسر مثلا آزاد روزنامه‌وانی و لگورا رابورتا 2023 یا روزنامه‌وانی بیسنور سوریا در رزبند آزادیا چاپمنی دا 108 يعني بورد لسه 108 ولات جهان دا 175 و اگر دقال هريمو دفرين دين سوريا هفر بكرن لهريم دجير دا صلاة الريبابريا خوصر دا روشا روزنامه‌وانان باشترا لي دي سانجي روزنامه‌وان دي بيجن لوي هريمي جي بي تي في بباشكرنا شرط مرجن كاري ميديا هي نوروز رشو اف رابورت شانديا روزنامه‌گری لسوریه بری سال 2011 ناوندی بو او جیر چاودێریya رژیما شامێدا بوو کە روزنامەوان نەدیکاری بوون ئازاد تەف بگەرن. لە هەرێما رێڤەبەریya خواسەریya باکوور û rojhilata Sûriyê tevî ku rewş niha hatiye guhartin û gelek navgînên ragihandinê dixebitin lê karê rojnamegeriyê bi hin astengiyan ra robû ye. روزنامه‌وان زانا علی دیار دکه کو پرسگریکا مازنا آرامیه هرمیه لی چند آستنگی ندنجی لی پیش کار روزنامه‌گریه هنه. چافکانین فینانسی کو گلکی ضعیفن جبو روزنامه‌گریه هرمیک یه دو دیان کسین پسپور یه کلوه هرمی هبون هنجوان درکتن دروانها هرم براستی وی آلی دا گلکی ضعیفه یه سیسیان هن سازین روبریا خسر روزنامه‌گر هی نکار آگاهی خو بگینه به حسانی و هن روزنامه‌گن جی هر دکارن خو بگینن آگاهی لگور راپورت نویا رخصتنا روزنامه‌وان بیسی نور درباره آزادی روزنامه‌گری دا بلاف کریه جسد و حشتی ولاتان سوریه دا آستا 175 دا هاتیه کوجبر شر بردوام لوی ولاتی روزنامه‌وان راستی بن پیکرنتین و کار وانجی دی آستن کرن در سال 2021 دا ریوبریا خواسر قانون راگهاندنی درخسته بو لی او تیرخ نکرن که قانون تام نایب جهانین که هن روزنامه‌وان راستی زیده گاویانتین هر وها دی دست خستنا آگاهیان جدرین فرمیده جداهی تیکرن برپرسی اوفیسا راگهاندنی در ریوبریا خواسر ده برسی وان رخ نیان دا تده من هن جرنا دبیل آستنگ یک جی جرنا جی مجار تام به تمامی هیچ تانه
نهاتی خانه کنن هیچ تانی بنگه هوینی سرکت تمام نبونه گودکاری بدوی مشارید باخه جارنا جی هنک تشتنه گرکی بمینن و شرطی حتانه کی تمام ببن جارنا هنک مجار جی هنه تکلیه به هنک مجار دیف گریداینی گرک جراگاندن سروانه ناخافتن لگوردانه فرمی لهرم ریوبری خواسر باکور و روجهالاتا سوریه 128 سازی و نافگین راگهاندنه کار دکن نیوان بیانینه هر وها پرترج 1600 کس دوار راگهاندن و روزنامه‌گریه ده دخبتن کو دروجا جهانی آزادی روزنامه‌گریه ده داخواز روزنامه‌وانان او کو اف مافیوان مسوگربه نوروز را شدنگ امریکا باکور سوریه جبو پتر آگهیان لسر روشا روزنامه‌گری و آزادی روزنامه‌گری لحریم الجر ریوبریا خوسر نها راستوخا پیامداری دگی امریکا زانا عمر جقامش لب مره زانا دم باش يعني بتخواس بزانم لسوريا بقشتي لحریم الجر د صلاتیا ریوبریا خوسر روشا روزنامه‌وانان پتر چاوایا وجبرچی خرابه بله دم باش داخل جخوا روشا روزنامه‌گری لسوری بگشتی در روشا کی پر خطر دیه سوریه ولات حری خطر جبو کاری روزنامه‌گری گو دنابا شر نافعی د سوریه بهتری د صبح هفته و نه روزنامه‌وان جیانا خو جدس دانه هوی چالکوانان دگیجز 710 کسا جیانا خوش دایه دبرین ریوبریا فسد بهتری 28 کسان دکاری روزنامه‌گری د کار دکن جیانا خوش دست دانه لسر درجه‌های شر سوریه بتایبتی شر دیجی داعش ده هجمارا زده و د ایریشن ترکیه ده یعنی ده 10019 شون ده اف هجمار جیانا خوش دست دایه لدورن سوریه بالجمع رژیم سوریه بهتری چل روزنامه‌وان گرتینه حتی وکنها دناوان ده حد کسن بیانی هنه لدورن جر کنترولا چکدارن اپوزیسیون یم بستر ترکیه و براستی ت سرجمار آمار لوی داری ندیارن و روشا روزنامه‌گری لوی داری وک روشا مروبی وک روشا مافی مروبان بگشتی ده آستا که پر نزده و پر خرابه لدورن ریوبریا خوسر رخنه دل مثلا بدبری تکرین او اگو مافین بدست خستنا آگاهیان نوک هفش بو حمو روزنامه‌وانا لالیه کی دن پشت 2019 بتایبتی پشت ایریشا ترکیه تدبیرن اولکاری و آسیکرین جالی هزن لشکری جالی هزن اولکاری زیده بونه اف باندور سکاری روزنامه‌گری دیگه اتفاقا ویاجی بیشن گو ناکوکی سیاسی دنابرا عالی سیاسی بتایبتی دماغو دیالوگ نافخوی کرد سوریه راد وسته و دمه روزنامه‌وان لگه راستی فشار کتین لی ام بیا زلالی کار بیشن گو یعنی 2023 فشار لسر روزنامه‌وان زیده بوده بله اف وینه گشتی بو زانم متخصص از بزانم یعنی جداهید مثلا رفتاری لحریم کردا یعنی د صلاتی جداهیا وين تشتا يعني جداهیا اصلا كرنا وانا بالرنگینه يعني بالرنگ جدانه يعني بهمان شيونه نه جدانه يعني سر نقشه سوریه گو دورین کنترل لبور دستلات دوری سوریه قاطیه پرچکرین سه دورین کنترل آریه رژیم جدانه آریه رژیم کشتن هيا گرتن هيا رواندن هيا و بگو کس ناس بکه چارنوس وان روزنامه‌وانا یا وان چالکوان دواری روزنامه‌گری ده کار دکن کنه دورین کنترل ترکیه ده روش بگل کی خرابه ده آستا گو مروف نزان کاروش روزنامه‌وانا لوی دری چاوایه بتایبتی وان گو ومن جدار یم بستر ترکیه قال کی بله او استانگ يعني شوي استانگان لدوان هريم الجير د صلاته ربيبريا خوسر بچرنگينه جدايش دوريندن بهتر لوي داري گرتنا دمكي هي فشارن هنه مافي دسخستنا آگاهيان ند استا تي خوستن زاگون ربيبريا خوسر وتجربه ربيبريا خوسر ند استا گو او د استا کی باش ده بگو کار روزنامه‌وان با آزاد براحتی کار به کاری خود که لی بهتر فاکتور حری گو باندور دکه ناکوکی سیاسی یه نافعی کرد سوریه باندور لسر آزادی روزنامه‌گری لهرم دکه بله زان عمر پیامبر دنگ امریکا راستوخرج قامش به مرابو هلبت لبیرواریا سی سالیا آزادی روزنامه‌گری گل که سپاس زانا
لە هەرێمی کوردستانی عێراقش ڕۆژنەمونوسان دەڵێن پانتایی ئازادی کاری ڕاگەیاندن بەردەست کراوتەوە. لەو بارەوە چەندین جار ڕێکخراوە نێودەوڵەتیەکانیش هوشداریان داوە بە حکومەتی هەرێم لەگەڵ ئەوەی ڕۆژنەمەنووسانش دەسەڵاتی سیاسی بە هۆکارێک دەزانن، بەڵام لەگەڵ ئەوەشدا بەشێکی کێشەکە دەگەڕێنەوە بۆ خودی میدیاکاران و ڕۆژنەمەنووسان. پامێری دەنگی ئەمریکا لە سلێمانی سنوور کەریم ئەم راپۆرتەی ناردووە. ئەگەینەوە بڕچار گۆشی یەکەم و ئەگەڕێنەوە بۆ خاڵی سفر. فەوزایەک دروست بوو لە بواری کاری میدیاییدا. وتەی بەشێک لە ڕۆژنامەنووسانی سلێمانیە لە ساڵڕۆژی ئازادی ڕۆژنامەگەری جیهانیدا. ڕۆژنامەنووسان و چالاکوانان کۆکن لەسەرەوەی کە دۆخی ڕۆژنامەگەری بەرەو خراپتر و مەودای ئازادی کاری ڕاگەیاندن بەرتەسک کراوەتەوە. ئەوەش بە گوێرەی کۆی ئەو پێشێلکاریانەی کە بەرامبەر ڕۆژنامەنووسان ئەنجام دراوە و راپۆرتە نێودەوڵەتیەکانیش چەندین جار هۆشداریان داوە لەو بارەیەوە. لە ماوەی دەسەڵاتداری هەرێمی کوردستاندا 5 ڕۆژنامەنووس تیرۆر کراون و بە پێی ئامارەکانیش پێشێلکاریەکان ڕۆژ بە ڕۆژ ڕووی لە زیادبوونە و بە جۆرێک تەنیا لە ساڵی 2022دا 431 پێشێلکاری بەرامبەر 301 ڕۆژنامەنووس ئەنجام دراوە کە زۆرترینیان لە پارێزگای دهۆک و کەمترینیشیان لە پارێزگای هەڵەبجە بووە. ئێستا لەم قۆناغەیە من هەستەکەم ساڵانی 2005 تا 2012 کار گونجاوتر بوو، لەبارتر بوو، ئازادی فرەتر بوو، ڕەخساوتر بوو، خۆپیشاندانەکان زیاتر بوون ینی بە بەراورد بە ئێستا. ئێستا ئەگەر کار ئاواهی بڕوا بەردەوام بێت ینی ئەتوانم بڵێم دەستمان بە کورد واتەنیا لە دەستمان لە بنی هەمانەکە و دەرەچێت. خراپی دۆخی کاری ڕاگەیاندن تەنیا پەیوەست نییە بە پێشێلکاریەکانی دەسەڵاتەوە، بەڵکو زۆری ژمارەی میدیا و پەیوەست نەبوونی بەشێکی زۆر لە ڕۆژنامەنووسان بە ئیتیکی کاری میدیاییەوە وەک بەشێک لەو فەوزایە لەو سێکتەرەدا لێک دەدرێتەوە. وەک هۆکارێک بۆ زیادبوونی پێشێلکاریەکان دادەنرێت. بەپێی ئامارەکانی وەزارەتی ڕۆشنبیری تەنیا لە هەرێمی کوردستاندا 1600 میدیا لە بینرا و بیسرا و خوێنرا و ئەلکترۆنی بوونیان هەیە و زیاتر لە 8500 کەس تەنیا لە سندیکای ڕۆژنامەنووسان مۆڵەتیان وەرگرتووە. بەدەر لەوەی زیاتر لە 3000 ئەندام هەیە کە وەک ڕۆژنامەنووس کار دەکەن و ناویان لە سندیکا تۆمار نەکراوە. مارەستەیشانەوەیە کە ئەڵێن گەشەکردنیشی میدیایی زۆر هەیە، ژمارەیەکی زۆری دەستگای میدیایی زیادی کردووە کامە بە جۆرە لە جۆرەکان لە دیوێکە حاڵەتێکی پۆزتیفە، بەڵام دیوێکی دیکەمانەیە کە حاڵەتە نەگەتیفەکەیەویش ئەوەیە کە فەوزایەک دروست بوو لە بواری کاری میدیاییدا. لەگەڵ فشارە ناوخۆی و دەرەکیەکان و ڕێکخراوە جیهانیەکان بۆ باشترکردنی ڕەوشی ئازادی ڕۆژنامەگەری و فراوانکردنی پانتایی ئازادی، بەڵام هێشتا لە هەرێمی کوردستاندا بەشێک لە ڕۆژنامەنووسان لە زینداندان بە ناوی زیندانیانی بادینان و حکوومەتی هەرێمیش دەڵێت ئەوانە ڕۆژنامەنووس نەبوون و تۆمەتباری کردوون بە تێوەگلانیان بە هاوکاریکردنی وڵاتانی دەرەوە. سنوور کەریم، دەنگی ئەمریکا، سلێمانی. ئێستاش پامێرمان لە سلێمانی سنوور کەریم ڕاستەوخۆ لەگەڵمانە بوو ئاگاداری زیاتر سنوور ئەم کاتت باش و دەستەکان خۆش بوو ئەم راپۆرتە دەمیست بزانم ئاماری گرتون و دەستگیرکردنی ڕۆژنامەنووسان لە بەرزبووندایە بۆ و ئامارەکان چیمان پێ دەڵێن؟ وڵێ دەخیلم کاتتان باش وەک دەزانرێت کە بەداخەوە ینی هەم ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی هەم ڕۆژنامەنووسان هەم ڕێکخراوە نێودەوڵەتی و ڕێکخراوە جیهانیەکان کۆکرد لەسەرەوەی کە هەرێمی کوردستان شوێنێکی لەبار نییە سەبارەت بە ئازادی کاری میدیایی یاخود ئازادی کاری ڕاگەیاندن. ئەم ساڵ بەدەر لە ساڵانی ڕابردوو ساڵی 2022 بەیەکێک لە هەر خراپترین ساڵەکان بۆ ئازادی کاری میدیایی حساب دەکرێت یاخودا دەنرێت لەبەرەوەی کە بەپێی ئامارەکانی سنتەری میترۆ لە ساڵی 2022 431 حاڵەتی پێشێلکاری بەرامبەر بە ڕۆژنامەنووسان بەرامبەر بە 301 ڕۆژنامەنووس لە هەرێمی کوردستاندا واتە تۆمار کراوە کە بە درێژایی 30 ساڵی ڕابردوو ئاماری پێشێلکاریەکان بەو ئەندازەیە واتە بەرز نەبووە. دیارە لە مانگی ئابدا ئابی ساڵی ڕابردوودا زۆرترین ڕۆژنامەنووس لە شاری سلێمانی پێشێلکاریان بەرامبەر کرا لە تەنیا لە یەک ڕۆژدا 78 حاڵەتی دەستگیرکردنی ڕۆژنامەنووسان لە شاری سلێمانی تۆمار کراوە. کەواتە ئەمەوان بۆ دەردەخات کە پانتایی ئازادی لە هەرێمی کوردستان بە شێوەکان لەژێر هەردوو دەسەڵاتدا زۆر بەرتەس کراوەتەوە
وكاري راگەیاندن وەکو کارێکی مەترسیدار هەژمار دەکرێت. سنوور میترۆ ڕێکخراوی میترۆ هەموو شەشمانگێک جاران راپۆرتێکی هەبوو لەسەر پێشێلکاریەکان نازانم تا چەندێک ئەوانە راپۆرتیان من ئاگاداری نیم ئەوەی لەم ماوەیەدا بەڵام لە چێ زیاتر پێشێلکاری هەیە لە چ شوێنێک؟ دخيل طبعا امثال سنتري مترو في شركاريكاني تجاكاري نكرتبوا لبين شاركان دعواتا تنيا بشريكي بشتي بلان بكي بدالا شنكاني دنكي امريكا موكو خومان كهاتين واتا فورميلي پێشێلکاریەکان مانکردن کەوت کە لە سنووری پارێزگای دووەک زۆرترین پێشێلکاری بەرامبەر بە ڕۆژنامەنووسان تۆمارکراوە وەکو لە راپۆرتەکەش ئاماژەم پێکرد کەمترین پێشێلکاریش شاری هەڵەبجە بووە کە تەنیا یەک پێشێلکاری لە ساڵی ڕابردوودا بەرامبەر بە ڕۆژنامەنووسان ئەنجام درراوە بەڵام هەتا مانگی هەشت پێشێلکاریەکان لە سنووری سلێمانی شکەم بووە بەڵام بەداخەوە لە مانگی هەشت بە تایبەتی بە دیاریکراوی شەشی هەئار ئەو ڕۆژە بوو کە زۆرترین پێشێلکاری بەرامبەر بە ڕۆژنامەنووسان کراوە بە گشتیەکەی ئەگەر لەژێر دوو دەسەڵاتەکە داواتە دەسەڵاتی زۆری سەوز و زۆردا بەشکاری بکەین لەژێر دەسەڵاتی زۆری زەردا زۆرترین پێشێلکاری کراوە سەوز تا ئاستێک پێشێلکاریەکان باشتر بووە هەرچەندە لە وەکو ئاماژەم پێکرد مانگی هەشت مانگێکی پڕ لە هەمەتی بۆ بە ڕۆژنامەنووسان ڕۆژنامەنووس لەو مانگەدا و بە دیاریکراویش لە شەشی دەستی کراون. سنوور ڕۆژنامەنووسان چی دەڵێن بۆ ئەو راپۆرتانەی کە ڕێکخراوە نێونەتەوەیەکان باسەکەن لەسەر پێشێلکاریەکان بە تایبەتیش بینیمان وە دەنگیش دایەوە پێشماوەیەک ئەوانە چی دەڵێن؟ دخيل شي سي بي جي وزوربي وڵاتان و نەتەوەیەکانیش بە فەرمی لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستاندا دانیشتنیان لەو بارەیە و راپۆرتی خۆیان یاخود نیگەرانیەکانی خۆیان گەیاندوتە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان کە بەداخەوە ئێستا هەرێمی کوردستان و بەپێی یەکێک لە راپۆرتەکان لە عێراقدا دوو زیندانیان هەیە ڕۆژنامەنووس تەنیا لە عێراقدا زیندانی هەیە لە هەموو عێراقیشدا ئەو شارێک کە زیندانی تێدایە شاری هەولێرە کە ئەمە بەپێی هەندێک ئەو راپۆرتە بەشێکی زۆر لە راپۆرتە نێودەوڵەتیەکان ئاماژە بۆ دەکەن کە پێشێلکاری بەرامبەر ڕۆژنامەنووسان ئەنجام دەدرێت. ئێمە لە ساڵی ڕابردوودا لەگەڵ چەندین کونسوڵخانەی وڵاتانیش دانیشتنمان کرد ئەوان بە ئاشکرا نیگەرانی خۆیان گەیاندە ئێمە واتیان وتی کە بەڵێنیاندا لە زمانی ئێمە نیگەرانیەکان بکەنە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان. باشە بە کورتی حەزەکەم ئەوەی کە تا ئێستا هەیە بەداخەوە فەرمووتەوە کە قسەکەی ئەوەی کە هەیە تا ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان هیچ ڕێگە چارەیەکی یاخود هیچ هەنگاوێکی جدی لەو بارەیەوە هەڵنەهێناوە کە بێ بابەتانەی کە ڕۆژنامەنووسان بە جدی داوایەکەن دەرکردنی یاسای ڕۆژنامەگەریە پێداچوونەوەیە یاخود یاسایەکی نوێی مۆدێرن کە لەگەڵ پێوەرە ستانداردەکانی سیستمی دیموکراسی جیهانیدا یاخود ئازادی کاری ڕاگەیاندندا بگونجێت. بەڵام تا ئێستا لە پەرلەمانی هەرێمی کوردستان نەتوانراوە ئەم یاسایە پەسەند بکرێت کە ڕۆژناوەکاریەکی سەرەکی ڕۆژنامەنووسانە. باڵێ سنوور کەریب پەیامنێری دەنگی ئەمریکا لە سلێمانی لەگەڵمان زۆر زۆر سوپاس سنوور. برنامه هفترنگ برنامه کنری یا بشی کردی لدنگی امریکایی از لقمان احمد هر دو هفتی جارکی و بم گرکی ناو اختی چاندو نرا رنگی بمرانه. سوودانە باشوور و ناوبەریە دهەڵێن ڕاوەستاندنە شەڕی سوودانێدا دەکات دەبێژە و هەردوو کۆمەڵین چەکدارین شەڕی سوودانی ڕێکەتن لەسەر ئاگربەستەکە هەفت ڕۆژی تەوی بەردەوامیە هێریشن حەسمانی و تەقەکردنین پێتر لە خەرتوما پایتەخت. سۆزێن بەری نەهایین ئاگربەستیژ بۆ 24 دەمژمێر هەتا 27 کاتژمێران هاتنە کرن لێ پێشێلکاریە ئاگربەستیژی هەر بەردەوام بوو و شەڕ لە نێڤبەرە یعنی کولێ نیڤا مەها نیسانێدا دەست پێکری دنێڤبەرە هێزین حکومەتی و هێزەکانی نیمچە سەربازیدا هەر بەردەوام بوونە ji ڕۆژا سێشەمێ وەرە راپۆرت هەنە لەسەر ژمارên پێتر ئێن ێریشên فرۆکان لە باژارên دوورمان و بەحری هەردوو باژار لە ڕەخی دیە ڕووبارێ نیلن ji خەرتومê. سەرۆکی ئیران ئیبراهیم ڕەئیسی سەردانە شامی دیکە ji بۆ دامەستاندنان لەگەڵ هەڤبەرێ خوا بەشار الئەسەد. ئەڤە یەکەم سەردانە سەرۆکێکی ئیرانیە ji بۆ سووریا ji demê şerê navxwe li sala 2011 li vî welatî dest pêkirî bi alîkariya çekdarî û abûriya İran û Rûsya Esed şiyaya kontrola xwe li ser piraniya erdê Sûriya vegerîne. Serdana Reîsî li demekiya İran û Elebistana Siûdî piştî çendîn salên nakokî û girjiyan peywendiyên xwe nû
روجن کرنا ولات عربی جی کو سوریا و در کربون جبر خوپیشاندان سال 2011 نخشره که دارشتیج بو داوی اینانا شر 12 سالی و حولین یخستنا سوریا و وگراندناوی بوناف کمکار عربی لفي دليفي من تخص أزبيجم كو الصباحي دي برنامج داوي يا كورت كونكشن ولا بلاف كرن برنامج كورت كونكشن وباش كوديا دنجي أمريكا براوستاندن برياركا لدي سانجي برنامج كوديا دنجي أمريكا وكارمند دنجي أمريكا وتيمي كورت كونكشن وبردام بين لسركاري خوا بشيوي كدي أو شيوي تشاويا دوه دجيفينا كا مدى دقال سروكا بشي باشور وشلاتي آسيا اف بحثات كلهم بدريجي وسدا منوي هاتن قوتن كا امي تشاوا يعني بتشي وي بردوامي بكاري وخا بكنا هاسيرو انقشو هفكاري من الفراج بو بتركو شمارا بيجاكا اوي تشابا قالك سباس داخل يعني داويا حرتشتي هي طيبات غافاكو بروجيك به لي بردواميا بروجي اندم دريج اوكو دنگ امريكا دبيجاكو اوي بشوي نو خو بگهينه تماشاوان خوندوان و بينران يك جوانجي تكنولوجيا نويا يانجي ميديا ديجيتال كو بريا مالبرين ميديا جواكي و مالبرين دنگ امريكا بريا بودكاستان بريا بلغ فيلمين كورت دكاره افرو مالاكو نها دوي برنامج تيكرين يان اف بويا دمك دريش تيكرين وبشويكي دن ورا بيشكيش كرين ناي راوستاندن لتني ود قلبكي نو ديا قلبكي جداد ورا بيشكيش كرين افجي داخل بشكج جوهرتنا كل سرانسري ام بيجن استا دزگهن راگهاندن سرانسري دنياي تشد لدنگ امريكا جي بشك جوي جوهرتني ام تفض زانن قال لك ريخستنين نافنتويه وكو بي بي سي وكو مونتي كارلو حتى الامريكا وكو سي ان ان و ان بي ار وريخستنين دن دفان جوهرتنا درباز دبن اف نقاش جديد سروي كيتشد بن كاتشاوا اف دزگهن ميديا دكارن خولغور جينغها راگهاندن يا نو گنجاو بكن بل هل جي وقت قلتي مثلا بيشكتني تكنولوجيا مثلا تكنولوجيا انه ديجيتال ميديا انه شوي راگهاندني بصداصت هاتيا گوهرتن اگر شي اللي هندك دافران هندك كريمان هيشتا تلفزيوني كاريغريا خوهايا جبركو رنگ انترنت نبيان رنگ او بيشكتنا تكنولوجيا كا وان يعني جي رنگ مثلا جواكي ورابن للجهان انها اف تليفونا بشوك بويا بنجرا جبو هر كسي كي بلكي زاروكي شش حف صالي حتى كو يكي حفته هشتي صالي جي كو آگهداری همو رودان جهان دبا قالك جارانجي شوي راقا هاندن يعني او تشتي مادي في امبيجن لسيرفيتي كرن سيرفيتي قوتن وزوتر دقاها خالكي بلي افجي تشتكي يعني ابناء واتي كو تلفزيون ايدي نامينا يعني قالك جارا قالك ارجومنتين كو بهانتين كو راديو ايدي نما تيغو داري كرن لي براستي لتايبت ولاتي كو شر لي شيد بن ولاتي كو تجي قوت كو مثلا الكتريك لي تنبيان درفت لي بيدانا بن راديو جارا قدن ودغرو وجارا قدن كاريغر دبجبرلو ابناء واتي كو رولا تلفزيوني نامينا ام وكو تجي قوت ام تلفزيوني يعني نافاروكا تلفزيوني بالشويه كيدن بالشوازكي نو پیشکش دکن و دنگ امریکا چند گاف دوی وارد آویتنه مگلک ویدیو ام بویرنگی چکرنه مگلک ناواروک ام بویرنگی چکرنه لیتنی دست بکنه ها او هفکارن کو و تجي داخل وهفكارن كو بطارة دوي تيمي دا بجدار دبن و اوجي و امكانن خو وجدرن خو وزانبونا خو وازمونا خو تاخن خدمتا و بروجيا كو البريا ميديا نو يعني ميديا ديجيتال خو بشوي كي دن بهين جماورا هل بدا بالرابورت ان كرد وبهرا بترجي يعني ديارك وامن واشنطن سنجيا خو دا برنسر تشيروكا كو ام بكار امريكا بهين الخلق خو لسردان ولسر هم شوي يعني لسر ديروك لسر برسين سياسي لسر هر تشتكي هابتن برسين كالتوري جواكي هنري ام بكاربن بفي رنگي بكاربن باشتر وكو مگوتي رودان امريكا و جوهيزن وكهدارين خو تماشاوان خو ين بزمانه كردي راسته يعني قالك تشتنه مثلا ايرو برادركي لسر فيسبوك جمرنا فيسي بو دبرسي تديد لان كان الامريكا نقاش لسر مثلا باني قرض يعني دينه هي دغو تشمعناوي يعني اسفهمناكم قالك راغا عندنا كردي وعربي بحث يتكل اسفهمناكم مغوفات تشتكي بالكيش دوي دنج امريكا بويرو اليرابه كود كارش خلكي فانت تشتين كود ناف سياسه امريكا تشد يعني سيستم ابوري سياسي الامريكا رولا دنج امريكا اوكو بزمانك سفكو نرم ج خلكيره اماده بكن وقت جو بشويكي كرت كو تتقارب بجهنا حركسي
اصلا واني خوندني يان پروردي تشبل تقرب زمانك خو بگي هنا هر كسي هر مالي هر قطاع تزاني ما يرو دو بيام هابون باوريا كوماريان باوريا ديمقراطان السربيه تشاوا رجدي لكوش كاسبي ديكن كا تشاوا وي برسي بريكاتني تشاوا سر بكن دي سانجي بالرابورت كده بروفدا كاربا وجبو تماشفانا كي وكي تقوتي را بتر راسته باشتر بگهينا امتين داوية برنامج إيرو يا كورت كونكشن تصب هي وبرنامج داوية كورت كونكشن هر شادو بختور بنو خدا حافظ